ئێمە دروستمان نەکردووە، ینی گەندەڵی ئەوەی کە باسی ژەکرێت ئەوە نییە مبالەغە لە زیلکردنیا بکرێ. گەندەڵی بۆ بە دیاردەیەک لە کۆمەڵی کوردیە. سادەترین تعریفی گەندەڵی بریتێ لە بەد بەکارهێنانی یا خراپ بەکارهێنانی دەسەڵات بۆ بەرژەوەندی تایبەتی، بۆ بەرژەوەندی شخصی، بۆ بەکارهێنانی دەسەڵات بۆ خزم و کەسوکار. ئەمە ئاسانترین و سادەترین تعریفێتی. وەختە سەیری کۆمەڵی کوردەواریەکەی ئەوەی جێگەی داخە ئەوەیە کە گەندەڵی ئێستا لە کۆمەڵی کوردەواریە بوارە جیاجیەکانی ژیانی گرتوێتەوە. ئەتوانی بیکەی بەچەند جۆرێکەوە، جۆرێکیان گەندەڵی ئیداریە، جۆرێک گەندەڵی داراییە، جۆرێک گەندەڵی سیاسیە، جۆرێک گەندەڵی ئەخلاقیە، جۆرێک گەندەڵی کۆمەڵایەتیە. کاڵین گەندەڵی دارایی مەبەستمان لە ئیستیغلالی پلە و پایەی حکوومەتی یا حزبی، مەبەستمان لە ئیستیغلالی ئەو دەسەڵاتەیە کە هەندێک لە کاربەدەستان هەیەە بۆ دەوڵەمەندبوونی نامەشروعی خۆیان و خزم و کەسوکاریان. ئەویش لە ڕێگەی ئەوەی بەشداربوون لە کۆنترات، بەشداربوون لە مقاولات، بەشداربوون لە شەریکاتی گەورە، لە ئەو کاروبارانەی کە پەیوەندی بە دارایی گشتیەوە هەیە، لەسەر حسابی دارایی گشتی دەوڵەمەندبوونی نامەشروع ئەو بەشێکە لە گەندەڵی دارایی، سەر ڕای بەرتیل خۆری و دزی و اختیلاس و ئەو جۆرشتانێکە لە کاروباری حکوومەتیان ڕۆدات. بەشێکی تری گەندەڵی ئیداریە، ئەوش ئەوەیە کە دانانی خەڵکی نەشیاوە بەهۆی دڵسۆزی بۆ حزب یا دڵسۆزی بۆ کەس یا دڵسۆزی بۆ لایەنێکی سیاسی بێ ئەوەی گوێ بدرێتە پێوەرە قانونی و ئیداریەکان. بەواتەیەکی تر پێشێلکردنی هەموو مەعیارە قانونی ئیداریەکانە لە هەڵبژاردن و لە دانان و لابردنی کاربەدەستانی حکوومەتی و حکوومەتیە. بەشێکی تریان گەندەڵی سیاسیە، ئەویش کە لەسەر ئەساسی محسوبێت و منسوبێت، لەسەر ئەساسی خزمایەتی هێنانە پێشەوەی خەڵکو و پێدانی پلە و پایەی بەرزی حکوومەتی و حزبیە، لەسەر ئەساسی وەلای شخصی یا وەلای سیاسی یا وەلای عائیلی، کە ئەمە بێ بە سەبەبی ئەوەی کۆمەڵی خەڵکی بێنە پێشەوە بە دەور و پشت و بە دەست و پێوەنی ئەو کاربەدەستانە حسابەکرێ. گەندەڵی ئەخلاقیش ئەوش بەشێکی ترە لەوەی کە لە کۆمەڵی ئێمە بڵاو بووەوە، ئەوژەوەیە ئیستیغلالکردنی پلە و پایەی حکوومەتی بۆ دروستکردنی پەیوەندی نامەشروع لەگەڵ ژنانە، بۆ ڕاوەژین، بۆ بەرڕەوشتی. چارەسەرکردنی ئەمانە لە ڕاستیە لە کۆمەڵی کوردستانە بە یەک شەو ڕۆژ ناکرێت. یعنی بنبرکردنی ئەمە پرۆسەیەکی تەدریجیە، پرۆسەیە کە چەند لایەنێکی هەیە. یەکێک لەو لایەنانە دووبارە بوونەوەی هەڵبژاردنە لە کاتی خۆیە. ئەگەر لە وڵاتەکەی ئێمە هەموو چەند ساڵجارێک هەڵبژاردننی پەرلەمان بە شێوەیەکی پاک و ئازاد بکرایە، ئەگەر هەڵبژاردننی شارەوانیەکان، هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا، هەڵبژاردننی ڕێکخراوەکانی مجتەمەعی مەدەنی، حتا هەڵبژاردننی حیزبەکان ئەگەر لە کاتی خۆیان بکرایە، نوێبوونەوەیەک لە سەرکردایەتیەکان و نوێبوونەوەیەک لە کاربەدەستەکان و لە نوێنەرەکانە ببوایە، بێگومان ئەوە بێ بە سەبەبی ئەوەی کە هەموو هەڵبژاردننی کۆمەڵی خەڵک سزا ئەدرێ و کۆمەڵی خەڵک پاداش دەدرێت و کۆمەڵی خەڵکی تازە هەڵبژێرێ. یەکێکی تر لە ڕێگەکانی بنبەرکردنی گەندەڵی کاراکردنی پەرلەمانە. پەرلەمان بتوانێت میزانیە ئاشکرا بکات، شەفافیت لە میزانیە هەبێ، شەفافیت لە گرێبەست و مقاولات و کۆنتراتەکانە هەبێ، بتوانێت لە سەموو ئەوانە لێکۆڵینەوە تحقیق بکات. یەکێکی تریانەوەی کە ئێمە هەیئەتێکی نەزاهی سەربەخۆ و ئازامان هەبێ، بتوانێت دوای ئەو هەموو کەم و کوڕیانە بکەوێت و تحقیبی بکا و معاملەی قانونی لەسەر بکات. یەکی تریانەوەیە کە ئێمە سڵتەیەکی قەزایی سەربەخۆ و ئازامان هەبێ، بتوانێت گەورەترین کاربەدەست لەسەر مەسەلەی گەندەڵی بدا بە دادگا و لێپرسینەوەی لەگەڵا بکات. یەکی تریان ئەوەیە کە ڕۆژنامەوانێکی ئازاد هەبێت، سەرچاوی معلوماتی هەبێ، بتوانێت تحقیبی ئەو گەندەڵیانە بکات کە لە دام و دەستگاکانی حکوومەتیان ڕوو ئەدات، بۆ ئەوەی بۆ خەڵکی ڕوون بکاتەوە و بێ بە سەرچاوەیەکی دیسانەوە بۆ دادگا و بۆ پەرلەمان و بۆ لێکۆڵینەوە لەوانە. بە گشتی ئەمانە ڕەنگە لە ماوەی چەند ساڵێکا بتوانێت کە گەندە سنوورێک بۆ گەندەڵی دابنێت. بێگومان گەندەڵی ناکرێت بڕێ لە 100% بنبڕەکرێت لە هەموو کۆمەڵەکانی دنیا هەیە، بەڵام لە هەموو کۆمەڵێکا کە گەندەڵی هەبێت لێپرسینەوەش هەیە، دادگا هەیە، سزادان هەیە. ئەوەی جێگەی داخە لە کوردستانەکەی ئێمە تاوکو ئێستا لێپرسینەوە و سزادان نەبووە. ومێدمان وایە ئەگەر دەنگ بن بە لیستی گۆڕان کارێکی وا بکەین کە هەوڵ بین نەخشەی بنبرکردنی گەندەڵی ئیداری، گەندەڵی سیاسی، گەندەڵی دارایی، گەندەڵی ئەخلاقی، گەندەڵی کۆمەڵایەتی دابنین و لەسەری بەردەوامی بۆی بنبڕی بکەین.